هەموو شەوانێک دەنگێکی خەمبار لە شەقامێکی گشتی عینکاوە لە هەولێر سەرنجی ڕێبواران بۆ خۆی ڕادەکێشێت. دەنگی هونەرمەند و مەقامبێژ مەڕبێن سڵێوەیە. مەڕبێن لە دوای نزیکەی نیو سەدا خزمەتکردن بە هونەری مەقام و گۆرانی کوردی کەچی ئێستا چای چییە و لەم چایخانەیەدا بژێوی ژیانی ڕۆژانەی پەیدا دەکات. سڵێوە بەهۆی پشتگوێ خستنیەوە لەلایەن دام و دەستگای پەیوەندیدارەکانەوە وەک خۆی دەڵێ ئێستا لە بری گۆرانی و مەقام چای و قاوە پێشکەشی خەڵک دەکات. بێ ئیسمامەوە و وەسعەتی زۆر نالەباری مەبوو کا قابل طبعا بە گوتی وەرە تو چا لێرە بفرۆشە و لە خۆت یعنی بەڕاستی زۆر مساعدەی کردیم و حتا جابجار لە باغەری خۆی بخوای مساعدەم دەکا. یعنی باشە الحەمدولله وشکر مەصرفی مارێ پێ دەکەم. خوشکەکەمێ گوتم ئەو دەردەی گرتیە سەرەتانی گرتیە و لە مارێ معاوقە و هونەرمەند مەڕبێن سڵێوە لەسەر شەقامەکە و بە دیواری چایخانەکەیدا هەموو ئەو بڕوانامە و وێنانەی هەڵواسیوە کە لە 50 ساڵی ڕابردووی ژیانی هونەری خۆیدا کۆی کردوونەتەوە. بەڵام ئێستا گلەیی لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەیە کە هیچ ڕێز و پێزانینێکیان بۆ خۆی و هونەرەکەی نەبووە و تەنانەت وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم ئەو موچەیەشیان لێبڕیوە کە پێشتر بە ناوی ڕێزلێنان پێی دراوە. ڕێزلێنانم هەبوو طبعا لێرە لە وەزارەتی سەقافەی 300,000 وەردەگرت لیان بڕیم. چەند جاران محاولەم کردۆم گەڕێنەوە نیان گەڕاندەوە ئیتر ئیواتم ئەوەیە ڕێزلێنانەکەم لۆ بگەڕێنەوە طبعا 300,000 وەردەگرت یعنی باشە ئەوەیە. دووەمین جێیەکم تەکلیفی مدیر بەلەدیە و مدیر ناحەیەی عینکاوە بکەن کە جێیەکی وام لۆ بکەنەوە چاخانەی توڕاسی لێرە لە کوردستان دەکەمەوە. مەڕبێن سڵێوە وێڕای سەختی ژیانی هێشتا وازی لە هونەرەکەی نەهێناوە بەڵکو ئێستا لە بری سەر شانۆی هۆڵەکان لە چایخانەکەیەوە هەموو شەوێک شەقامەکانی عینکاوە پڕ دەکا لە چریکەی مەقام و گۆرانی. ئەوانەشی لە خەم و ئازارەکانی تێدەگەن هاوکاری دەکەن و داواکاریشن لایەنە پەیوەندیدارەکانیش هاوکاری بن و پێزانینیان بۆ هونەرەکەی هەبێت. داواکاریم لە حکومەتە یعنی زۆر گوناحە کابرایەکی وەکو مەڕبێن هونەرمەندێکی کۆن هەتاکو ئێستا هیچی بۆ نەکراوە. زۆربەی خەڵک جەماوەرێکی زۆریشی هەیە یعنی وەزعی زۆر خراپە وەزعی عایلی تەواو نییە نەخۆشی لە ماڵ هەیە وەکو خێرخوازی برادەران زار بەزار زۆر یارمەتیشماندایە و چاخانەکەش ئەمە هەر ئەو هەماندای تێ و مەڕبێنی هونەرمەند بە چایەکی گەرم لە شەوانی زستاندا ناخی ڕێبواران گەرم دەکاتەوە. بە قسە شیرینەکانیشی خەندە دەخاتە سەر لێوی هەموو ئەوانەی ڕووی تێدەکەن. بەڵام خۆی لە ژیانێکی تاڵ و سەختدا دەژی وەک خۆی دەڵێ گەر کەم تەرخەمی بەرپرسان و سەختی ژیان نەبێت نەدەبوومە هونەرمەندێکی چایچی. هێمن حسێن کوردستان 24 هەولێر.